سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەشی دووهەم و کۆتایی هەڵسەنگاندنی هاوبەشی حزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێری ئێران ڕاهی کارگەرتان پێشکەشەکەم لەژێر ناونیشانی پەرەستاندنی بزوستنەوە ناڕزایەتی جەماوەریەکان بەرامبەر بەستەم و سەرەڕۆیی بێبەزایانەی وەلایەتی فەقیه. پێنجەم، هاوشارەنووسی مامۆستایان و پەرستاران و جەختکردنەوە لەسەر دروشمی کرێکار مامۆستا پەرستا یەکگرن نیشان دەدات کە مامۆستایان و پەرستاران دەرکیان بەو ڕاستیە کردووەکە بەشێکن لە چینی کرێکار بەمانە بەرفراوانەکەی. ئەمەش بەیانگەری ڕوانگەیەکی ڕوون و دروستە بە ئاراستەی لە یەک نزیکبوونەوە و هاوپشتی و یەکگرتووی چینایەتی. جێگای ئاماژەیەکە کەرتی تەندروستی و پەروەردە هەردووکیان سەرەکی ترین کەرتی خزمەتگوزارین کە هیچ کۆمەڵگایەکی مۆدێرن لەمڕۆدا ناتوانێت لە ئاسیاندا کەمتەر خەم بێت. واقعیەت ئەوەیە کە لەو وڵاتانەی لانی کەمێک لە دەستەبەری کۆمەڵایەتی و سیاسەتی ئۆتۆ ڕەچاو دەکرێت کە تا ڕادەیە گرنگی بە خەڵک دەدرێت، گرنگێکی تایبەتی تر بە کەرتی پەروەردە و تەندروستی دەدرێت و لە بەکاڵاکردنی ئەم دوو کەرتە و بەهێزبوونی کەرتی تایبەت خۆتە بەڕێزێت. بەڵام لە ئێران سەرەڕای ئەوەی کە لە یاسای بنەڕەتیدا خوێندن و بێهداشتی بێبەرامبەر زامن کراوە، سیاسەتی بەکاڵاکردن لەم دوو کەرتەدا زۆر بە خێرایی و بە شێوەیەکی توندوتێژ بەرەو پێش چووە. ئەم بەکاڵابوونە بە جۆرێک بەرەو پێش براوەکە ئەمڕۆ قوتابخانە و نەخۆشخانە دەوڵەتیەکان لە زۆمرەی بێکوالەتی ترین کەرتەکان لە ئێراندان، ئەگەرچی هەر ئەم خزمەتگوزاریە خراپ و بێکوالەتیەش بە هەزینێکی ئێگجار زۆر بەسەر خەڵکدا دەسەپێندرێت. لەم ڕووەوە دروشمی پەروەردەی بێبەرامبەر و کوالەتی بەرز و بێهداشت و دەرمانی بێبەرامبەر و کاریگەر لەگەڵ دەستەبەری کۆمەڵایەتی هەمەلایەنە و گشتگیر دەتوانێت لە زۆمرەی ئەو دروشمە سەرەکیانە بێت کە هاودەنگی جەماوەری بەدەست دەهێنێ و بربەستێک لە بەردەم بەکاڵاکردنی بەهداشت و پەروەردەدا دروست دەکات و هەروەها ڕێگری دەکات لە چۆسانەوە و گوشاری کاری زیاتر. هەر بۆیە ئەگەر بزوستنەوەی ناڕزایەتی پەرستاران و بزوستنەوە ناڕزایەتیەکانی مامۆستایان بیانەوێت جەماوەری خەڵک لەگەڵ خۆیان هاوڕا بکەن، دەبێ بە هەڵگرتنی ئاڵای پەروەردە و بەهداشتی بێبەرامبەر خەڵک هان بدەن کە پشتیوانی لە ناڕزایەتیەکان بکەن و بزوستنەوەیەکی بەرینی جەماوەری دژ بە نیۆلیبرالیزمی هار و تاڵانچی فاشیستی هاوسەر پچراو ڕێک بخەن. شەشەم، هاوکات لەگەڵ بزوستنەوە ناڕزایەتیە سەرتاسەریەکانی پەرستاران، ناڕزایەتی بەشە جۆراوجۆرەکانی دیکەی کۆمەڵگاش خەریکە پەرەدەستێنێت. جگە لە ناڕزایەتی بەردەوامی خانەنشینان کە ئێستا وەک بزوستنەوەیەکی یەکگرتووانە خانەنشینانی بەشەکانی دەستەبەری کۆمەڵایەتی، فەرهەنگیان، کێشوەری، پەیوەندیەکان و فولادیشی لەخۆگرتووە، کرێکارانی کەرتی بەرهەمهێنانیش خەریکن ناڕزایەتی و مانگرسەکانیان پەرەپێدەدەن. لە ماوەیە چەند هەفتەی ڕابردوودا کرێکارانی پاڵاوگەکانی پارسی باشوور بە دەست لە کارکێشانەوە و ڕێپێوانی ناڕزایەتی لە پێناو مافەکانی خۆیان بەتایبەت حەق دەستە وە دواکەوتوەکان و هەڵوەشانەوەی گرێبەستە پەیمانیەکاندا خەبات دەکەن. هەروەها کرێکارانی وێستگەکانی ئاوی شیرینیش لە چابەهار بەرامبەر بە نەدرانی حەقدەستە وە دواکەوتوەکان ناڕزایەتیان دەربڕیوە. کرێکارانی پارزباگۆنی عراکیش لە پێناو دەستەبەرکردنی مافەکانیاندا لە شوێنی کارەکەیان دەستیان داوەتە مانگرتن و ڕێپێوانی ناڕزایەتی. مامۆستایانی وانەبێژ سەبارەت بە دۆخی دامەزراندن و کەمی حەقدەستەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە. شۆفێری ئۆتۆبوسەکانی کەرەج و بەشێک لە شارەکانی دیکەش لە ناڕزایەتی بە پێنەدانی حەقدەستەکانیان دەستیان لە کار کێشاوەتەوە. زیاتر لە 40 ڕۆژە جوتیارانی ئەسپەهان بە مانگرتن و وەستاندنی تراکتورەکانیان لە ناڕزایەتی بە وەرنەگرتنی بەشە ئاو بۆ ئاودێری زەوی وزارەکانیان دەستیان داوەتە مانگرتن. زۆرێک لەو جوتیارانێک کە بەرهەمەکانیان بە تەعاونیە دەوڵەتیەکان فرۆشتووە بەرامبەر بە وەرنەگرتنی بڕەپارێ دیاریکرا و ناڕزایەتیان دەربڕیوە و ئەم ناڕزایەتیانە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەستێنێت. هاوکات لەگەڵ ئەم ناڕزایەتی و مانگرتنیە داواکاری تەوەرانە، ناڕزایەتی ماڵ لە دەستچوانیش هەروە بەردەوامە.
بەشێکیان لەو کەسانن کە دەیان ساڵە پوڵی پێشوەختەیان داوە بۆ کڕینی زەوی و خانوو، بەڵام هەتا ئێستا هیچ خەبەرێک لە زەوی و خانوو نییە. بەشێکی ترە و کەسانن کە بە هیوای کڕینی ئۆتۆمۆبیل پوڵی پێشوەختەیان داوە و هەتا ئێستاش هیچ خەبەرێک لە وەرگرتنی ئۆتۆمۆبیل نییە. لێرەدا باندە مافیەکانی دەسەڵات بە پشتیوانی سوپا خەریکی تاڵانکردنی سەروەت و سامانی خەڵکن کە بە ئارەخ و خوێنی جەستەیان پەشەکەوتیان کردووە. خاڵی گرنگ ئەوەیە کە لە زۆر حاڵەتدا ئۆرگانە دەوڵەتیەکان هیچ وەڵامێک بەم ناڕزایەتیانە نادەنەوە و بەردەوام باس لە کەمی بوجە دەکەن، لە کاتێکدا بۆ مەراسمی دەوڵەتی ئەربعین بوجەیەکی زۆر و زەوەندیان تەرخان کردووە و سەرجەم ئۆتۆبوسەکانی شاریان ئەرگدار کردووە لەو مانگەدا هەموو ئیمکاناتێکی خۆیان بخەنە خزمەت زیارەتکارانی سەر سنووری عێراق. جگە لە ئیدعای نەبوونی بوجە، تەنیا وەڵامی دەسەڵات بە ناڕزایەتی جەماوەریەکان بریتی بووە لە بربڵاوترکردنی بازنەی سەرکوتەکان لە دژی هەڵسوڕاوانی پیشەی مامۆسایان، چالاکانی مەدەنی مافی ژنان، هەڵسوڕاوانی پیشەیی و سندیکایی کرێکاران و چالاکانی کۆمەڵایەتی، فەرهەنگی و ئەدەبی و هەروەها چڕکردنەوەی گوشارەکان لەسەر زیندانیانی سیاسی. حوتەم لە دۆخێکدا کە بزوستنەوە مەدەنی و ئازادی خوازە جەماوەریەکان شان بە شانی بزوستنەوە ناڕزایەتیەکان و مانگرتنی بەشە جۆر بە جۆرەکانی بزوستنەوەی کرێکاری بە تایبەتی کەرتی خزمەتگوزاری لە ئارادایە و تەنگیان بە دەسەڵات هەڵچینیوە، مەجلیسی دەستنیشانکراوی شۆڕای ئیسلامی دوای وتارەکەی مەسعود پزیشکیان دەنگی متمانێ بە سەرجەم ئەندامانی کابینەکەی بەخشی. ئەم جارەیان زیاتر ڕوون بووەوە کە کابینەی نوێ کابینەی ئاغایە. لە ڕابردووشدا سەرجەم کابینەکان بەبێ ڕەزامەندی شەخسی وەلی فەقی نەیدەتوانی دەست بە کارەکانی خۆیان بکەن. لە کاتی پەرستاندنی یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی و بەتایبەت دوای پەسەندکردنی بنەمای وەلایەتی فەقی بە ڕوونی دەرکەوت کە سەرەڕۆیی تاکە کەسی لە کۆماری ئیسلامیدا زۆر تند و تێشتر، بێ بەزایانەتر و چڕتر لە سەرەڕۆیەکانی سەردەمی پەهلەوی و قاجاریەکانە. هەر لە دوای شکستی شۆڕشی ڕێبەندان و هاتنە سەرکاری فاشیزمی ئاینیەوە، هێزە کۆمۆنیست و سۆسیالیستە شۆڕژگێرە لە ئاشتی نەهاتووەکان لەگەڵ هەر چەشنە سەرەڕۆیەک لەگەڵ ئەم ڕاستیە بەردەوام پێداگریان کردووە. بەڵام بەشێک لە ڕێفۆرمخوازان لە نێو ئۆپۆزیسیۆنی و نێوخۆی ڕژیم یان ئۆپۆزیسیۆنی دەرەوەی وڵات چاوی ئومێدیان دەبڕیە هەڵبژاردن لە کۆماری ئیسلامیدا و چاوەڕوانی معجزە بوون لەو شانۆ گاڵتەجار و مهەندسی کراوە. ئەم جارەشیان بەشێک لە ڕێفۆرمخوازانی نێوخۆ و جەرەوەی حکوومەت بە شێوەیەکی فریوکارانە لەسەر ئەم وەهمە پێداگریان کرد بۆ ئەوەی خەڵکێکی زیاتر بەرەوسەر سندووقەکانی دەنگدان ڕابکێشن. وتاری کۆتایی مەسعود پێزشکیان بۆ جەنگدان بە سەرجەم ئەندامانی کابینە پێشنیارکراوەکەی دووڕوئی و ڕێکاری ئەم جەماعەتەی بە تەواوەتی دەرخست و واقعی سەرەڕۆیی ڕوت و لە ڕادەبەدەر توند و تێژ و خۆجا ئاسای ویلایەتی فەقی هەرچی زیاتر بۆ هەمووان ئاشکرا کرد. واقعیەت ئەوەیە کە کابینەکەی ئاغا کە دوای شکستی سەرشۆڕانەی سیاسەتی یەکدەستکردن لە ژێرناوی دەوڵەتی گەنجی حیزبوڵایی هەنگاوی دووەمی شۆڕشی ئیسلامی بە بەشداری بەشێک لە ئۆپۆزیسیۆنی و ناوخۆی ڕژیم پێکێنرا، جگە لە فریوجان و خۆڵکردنە چاوی خەڵک و دروستکردنی دووبەرەکی و پەرتەوازایی لە ناو بزوستنەوەی ئازادی خواز و یەکسانی خوازانە و ڕوو لە گەشەی چین و توێژە جۆراوجۆرەکانی خەڵکدا هیچ ئامانجێکی دیکەی نییە. کابینەکەی ئاغا هەوڵ دەدات هاوکات لەگەڵ مشتی پۆڵائین بە هەندێک پاشەکشە لە سیاسەتی دەرەوەدا گوشارابووریەکان لەسەر خۆی کەم کاتەوە و بەر بە ڕەوتی ڕوو لە داڕمانی حەتمی ئابووری وڵات بگرێت و لەم ڕێگایەوە بەشێک لە هێزە ناڕازیەکانی بزوستنەوە جاواکاری تەوەرەکان لە ڕێزی خەباتی شۆڕژگێرانە داببڕێت، هەوڵێکی بیهودەی کە بە هیچ ئاکامێک ناگات. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی، سەرکەوتوو بێ شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، پیرۆز بێت شۆڕشی خەڵکی ئێران، بژی ئازادی، دیمۆکراسی و سۆسیالیزم. ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەری ئێران ڕاهی کارگەر و
حزبی کۆمۆنیستی ئێران یەکشەممە 4 خەرمانانی 1403 24 ئاگۆستی 2024.